شاڵاوی ڕاگواستنی گوندنشینان و دانیشتوانی سنووری باڵەکایەتی لەلایەن ڕژێمی بەعەس بە مەبەستی کەپکردنی هەستی نەتەوایەتی و شۆڕەژێڕەی خەڵکی سنوورەکە هاوکات ڕێگریکردن لە هاوکاریکردنی هێزەکانی پێشمەرگە 34 ساڵ لەمەوبەر بە چەند قۆناغێک شاڵاوی ڕاگواستنی باڵەکایەتی دەستی پێکرد بۆ ئۆردوگا زۆرەملێکان و 2000 تەواوی بنیاتی نیشتەجێبوونی دانیشتوانەکەی لەگەڵ زەوی تەخت کرا. بەڕاستی بۆ خەڵکی شار و خەڵکی باڵەکایەتی ڕۆژێکی تابڵی یەکجار ناخۆشە بەداخەوە ئەم مێژووە کارەساتێکی زۆر خراپ و ئاسەوارێکی دەرونی خراپی لەسەر هەموو خەڵکێکە دروست کردووە. دوای ڕاپەڕینەکەش خۆشبەختانە کە ئەم شارە ئاوادان کرایەوە دەستی ماندووی ئەم خەڵکە توانیان ئەم شارە بنیاد بنێنەوە. ئەگەر دیقەتێک بدەیت لە مێژووی ئەم شارەدا لە دوای نەوەتویەکەوە دەست و بازووی خەڵکەکە زۆر دیارترە لە دەست و بازووی ئەگەر بڵێن حکوومەتی هەرێمیش. قۆناغەکانی شاڵاوی ڕاگواستن لە باڵەکایەتی لە ساڵی 1976 دەستی پێکرد کە بەشی هەرە زۆری گوند و ئاواییەکانی گرتەوە. دواتر لە ساڵی 1978 ناحیەی سمێلان و تەواوی گوندەکانیشی گرتەوە کە دوا قۆناغی ڕاگواستنی تەواوی باڵەکایەتیە بە قەزای چۆمانیشەوە کە سەنتەری باڵەکایەتیە بەر شاڵاوی ڕاگواستن کەوت. دانیشتوانەکەی بەسەر هەرسێ پارێزگاکەی هەولێر و سلێمانی و دەهۆک دابەش کران و بەشێک لە کەسوکاری پێشمەرگەکان زیندانی کران و هەندێکیان دوور خرانەوە بۆ ناوەڕاست و خواروی عراق. قەزای چۆمان و گوندەکانی ڕاگواسترا کە ئەمە بۆ کپکردنی شۆڕش و بەرخۆدانی ناوچەکە بوو کە مەکۆ و پێگەی شۆڕشەکان بووە وای کرد کە دژمنکاریەکی سەخت لەگەر ئەو ناوچەیە بکە و خەڵکەکەی ڕابگوازیتە کۆمەلگا زۆرەملێکان و ناوچەکە وێرانکە بە کاملی. شاڵاوی ڕاگواستن هاوشانی ئەنفال و کیمیاباران و گرتن و ڕاوەدونان و زیندانیکردن و لە سێدارەدان و وێرانکردنی گوند و دێهاتەکان و چۆڵکردنی ناوچە سنووریەکان بەشێک بوون لە پلانەکانی ڕژێمی ئەوسای عراق بۆ لەناوبردننی بیری ئازادی و شۆڕەژێڕەی خەڵکی کوردستان. لەو ڕژەدا دانیشتوانی باڵەکایەتی داواکارن ئاوڕێکی زیاتر لە سنوورەکەیان بدرێتەوە کە ئێستاش زۆرێک لە گوند و ئاواییەکانی ئەو سنوورە بەهۆی کەمی خزمەتگوزاریەوە دووبارە بەرەو چۆڵبوونەوە دەچێت. باڵەکایەتی بە دووری 180 کیلۆمەتر دەکەوێتە ڕۆژهەڵاتی پارێزگای هەولێر، قەزای چۆمان و هەر یەک لە ناحیەکانی حاجی ئۆمەران و سمیلان و قەسرە و گەڵاڵە و 116 گوند لەخۆ دەگرێت. دوای 34 ساڵ ڕاگواستنی باڵەکایەتی لەلایەن ڕژێمی باس تا ئێستا ئاسەوار و کاریگەریەکانی ئەو ڕاگواستنە لەسەر هەست و ژیانی هاوڵاتیانی ئەو ناوچەیە ماوەتەوە. بەو پێی حکوومەتی هەرێمی کوردستان وەک پێویست نەیتوانیوە خزمەتگوزاری بۆ گوند و ئاواییەکانی ئەو ناوچەیە جێبەجێ بکات. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، باڵەکە.